سڵاوتان لەبێم کاتتان باش بینەرانی شارپرێس گفتوگۆی چەند پرسێک دەکەین دۆخی هەرێمی کوردستان هەروەها پەرلەمانی کوردستان و ئەدای پەرلەمانی کوردستان لە ماوەی 4 ساڵی ڕابردووە و هەروەها پرسی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا ئەبوبەکەر هەڵەدنی. مامۆستا سلااوت لێبێ ڕاستی نازانم چۆن ناوت بێنم مامۆستا ئەبوبەکەر هەڵەدنی ئەندامی پەرلەمانی کوردستان یان ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان یان ئەندامی پەرلەمانی ماوە درێژکراوی کوردستان. بە ناوی خۆی گەورە و میهرەبان سپاسان دەکەم کاک ڕەوەند و شارپرێس. من ئەمڕۆ قەدەرەن هاتم تەنها بۆ خواحافیزی لە هەواڵان لە نووسنگەی سلێمانی پەرلەمانی کوردستان و ئەو فەرمانبەرە ئەزیز و خۆشەویستانەی کە نزیکەی 9 ساڵە من زۆر ئەرک و زەحمەتم هەبوو بۆیان هاتم بۆ خواحافیزی و گردن ئازادیان لێ بکەم. بە دڵنیاییەوە ئێمە ئەمڕۆ وەک فراکسیۆنی یەکگرتوو کۆتا ڕۆژی دەواممانە لە پەرلەمانی کوردستان و خۆتەزانی لە یەکی 11ەوە ئێمە دەست لە کارکێشانەوەکانمان پێشکەش کردووە کە پێمان وایە ئەوە تەنها ڕێگا تەندروستەکەیە. واتە تا ئەمڕۆ ئێمە یاسایی بووە لە ئەمڕۆ 4 ساڵەکە کۆتایی پێدێت بۆیە ئێمە لە ئەمڕۆوە دەوامی پەرلەمانی کوردستان و لیژنەکانی پەرلەمانی کوردستان ناکەین. بەڵێ ئەمڕۆ کۆتا ماوەی کاگۆتا ڕۆژی ماوەی یاسایی پەرلەمانی کوردستانە هۆکاری درێژکردنەوەی تەمەنی ئەم خولەی پەرلەمانی کوردستان بۆ چێگەرێتەوە. هیچ بیانویەک هەبوو کە سەرۆکایەتی پەرلەمان یان دەسەڵات بڕیاری ئەوە بن کە ماوەی تەمەنی پەرلەمان درێژکەنەوە؟ بەدڵنیاییەوە پاساوەکان پاساوی زۆر لاوازن چونکە وڵاتەکە خۆتەزانی نە لە حاڵەتی جەنگایە داڕمانێکی ئابووری گەورە ڕوویداوە وەنە وەبا و نەخۆشیەک بڵاو بۆتەوە تاوەکو تۆ نەتوانی هەڵبژاردن لە کاتی خۆیان بکەی. هیچ کامێک لەوانە نەبوو نەکارە ساتێکی سروشتی بوو ئیرادەیەک نەبوو بۆ ئەوەی کە ئەو دوو کێشەی کە باسی یەکەن هەمواری یاسای هەڵبژاردن و کاراکردنەوەی کۆمیسیۆن ئەگینا خۆتەزانی سەرۆکی هەرێم فەرمانی هەرێمیشی بۆ دەرکرد و حکوومەتیشی ڕاستپات کە ئەو بەشەی پەیوەندیدارە بە حکوومەتەوە کار ئاسانی بکە. من کاکە ڕەوەندیانی هەر لە سەرەتای ئەم خولە کە سوێنمان خوارد هەندێک لە پەرلەماندارانی سەر بەدەسەڵات وتیان تاوەکو 24 ئەمە جێگەمانە 2024 واتە ئیرادەیەک هەبوو کە ئەم خولە پێشتر بەرنامە بۆ بە دڵنیاییەوە ئەجینا ئەو کێشانی کە باسەکرێ ینی کێشەی زۆر بچووکن ینی تۆ بۆ نمونە چ ترسێکت هەیە لە فرەبازنەی لە کاتێکە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراقت بە فرەبازنەی کردووە ئەگەر تۆماری کوردستان بەداخەوە لایەن کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم خاوێن نەکرابێتەوە تۆمارێکی ترمان هەیە لە بەغدا کە ئیشی پێکرا و انتخاباتی پێکرا و لەسەر لەو ڕوانگەیەش ئەم دوو حیزبە چون پۆستیان وەرگتووە لە بەغا و پۆستە وەزارەکانیان وەرگتووە و پۆستی پەرلەمانیان وەرگتووە و پۆستی سەرۆکۆماریان وەرگتووە فەرموو با بۆ تۆمارە بیکەین هەڵبژاردن بکرێواتە هیچ کامێک لەو پاساوانە کە دەیهێننەوانێ وڵا ڕێکەوتنی دوو حیزب نەکراوە. ئەگەر ئەم ئیرادەیەک هەبوایە هەم هەمواری یاساکەشمان نەکرد و هەم کێشەکانی کۆمیسیۆنیشمان چارەسەرەکە تۆ دیقەت بدە بزانە لەو 4 ساڵی پەرلەمانە پەرلەمان هیچ کۆبوونەوەیەکی بۆ کۆمیسیۆن نەکردووە. لە کاتێکا کۆمیسیۆن دەستەیەکە یان کۆمیسیۆنێکە ڕاستەوخۆ سەر بە پەرلەمانی کوردستانە ئەبێ پەرلەمانی کوردستان چاودێری بکە ئەبێ گویان لێ بگرێ مشکلەکانی بۆ حەلکە و ئێمە ئەم شتانەمان چەندین جار لە کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستان و تۆ بە خاڵی پێڕەوی و لە شوێنی تریشە ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانمان کردووە کە با لە کۆمیسیۆن بپرسینەوە کێشەکانی چارەسەرکەین وەڵحاصڵ ئیرادەیەک نەبوو بۆ چارەسەرکردنی گرفتەکان. بەڵێ مامۆستا بابەتی خانەنشینی پەرلەمانتاران یەکێک بلەو پرسانەی کە زۆر قسە و باسی لەسەر کرا لە ماوەی ئەم 4 ساڵەیە لە ماوەی 4 ساڵی پەرلەمانی کوردستانە ئایا بەڕێستان وەکو پەرلەمانتار وەکو فراکسیۆنی یەکگرتوو چۆن مامەڵە لەگەڵ خانەنشینی پەرلەمانتاراکەن؟ خۆی بابەتی موچەش و خانەنشینیش بەڕاستی زۆر گەورەکرا و ئەمە ئەو هێز و کەسولایانانە بە دەرەجە یەکەم لە پشتیەوەن کە ئانێشکۆی ئەم ئەسەسەیە بشتێنن ئەینا بودجەی هەموو پەرلەمانی کوردستان بە هەر 5 خولەکەیەوە لە خولی یەکەم 92 تاوەکو ئێستا بە هەر 5 خولەکە ناکاتە لە 100% بودجەی هەموو بودجەی گشتی بۆ زانیاری جەنابەت لە 100% ژناکە
بۆ زانیاری گشتی ئیتر ئەمە لەکوێ بۆتە بارگرانی بەسەر بودجەوانێ. دووەم خانە نشینی پەرلەمان بە یاسا ڕێکخراوە. خاڵی سێم لەم خولەدا لە ڕاستیە لەم خولەدا ڕێکراوەتەوانێ جاران پەرلەمانتار ئەگەر یەک ڕۆژ پەرلەمانتار بواە خانە نشین ببووە یەک مانگ یەک ساڵ هیچ وەزیفەیەکی نەبینایە بە 6,400,000 خانە نشینە بوو. ئێستا ئێمە هاتوین بە پێی یاسای چاکسازی ڕێکمان خستۆتەوانێ پەیوەندی بە ساڵانی خزمەت و تەمەنی خانە نشینی و بڕوانامەوە هەیە. لە هەموو حاڵەتەکانە ئەگەر پەرلەمانتارێک پرۆفیسۆریش بێ دکتۆراشی هەبێ 40 ساڵ خزمەتیشی هەبێ گەشت بێتە 6 ساڵ تەمەنیش نابێت لە نیوەی موچە بنەڕەتەکەی وەرگێ کۆی موچە و دەرماڵە و موچە بنەڕەتێکواتە نابێت لە 4 میلیۆن دینار زیاتر بێ کەواتە تۆ ڕێکت خستۆتەوانێ ئەو کەسانی کە چۆن هەروەک فەرمانبەرێک لە وەزیفەی گشتیا خانە نشینە بێ ئەگەر تۆ تێبینی لەسەر قسەکەی هەیە لەسەر بڕەکەی هەیە ئەوە تەبیعی ینی بەڵام ئەم خولەک هاتوتە خوارەوە ڕێژەکە کەم کراوەتەوانێ. لەبەرەوە ئێمە وەکو فراکسیۆن یەکگرتووی ئیسلامی کوردستان بەڵێ گەر خانە نشین ببین خانە نشینی وەرەگرین بەم ئیستحقاق و مافێکی زانین بە قانون ڕێکخراوە بێجگەلەوەی کە ئێمە وەریەگرین بۆ زانیاریتان ئێمە بە خانە نشین بوونیش و لە کاتی خولەکە شاکە داوامان کردەوە بەشێکی موچەکانمان بۆ حیزبە و هەتا ئەمرین پابندین پێوەین بەشێکە دێن و بەشێکی تریش بەردەوام تەکلیف و داواکاریمان لەسەر بووە. لەبەرەوە خانەنشینی قەزە نییە کراوە بە قەزیە تۆ بێ پەرلەمانتار لە ئەدای چاودێری ئەدای بکەی زانە چەندێک حزوری هەیە چەندێک نوێنەرایەتی خەڵکەکات چەندێک لە کۆبوونەوەکانی پەرلەمان و لیژنەکانی پەرلەمان ئامادەیە چەندێک لە نووسنگەکان دەوامەکات چەندێک کۆنتاکی هەیە لەگەڵ خەڵکە داواکانی خەڵکە گەێنێ چەند یاداشتی بەرز کردوێتەوە بۆ پەرلەمانی کوردستان واژۆی چەند پرسیاری کردو و ئاراستەی حکوومەتی کردووە هەموو ئەمانە ئەم حزورە ئەم ئەداء بێ پرسیار لەم ئەداء بکەی بەڵام زاقکردنەوەی موچە لە کاتێکە زۆر توێش هەیە لە پەرلەمانی کوردستانە لە ناو خەڵکی کوردستانە بەقەدەر پەرلەمانتار و پەرلەمانتاریش زیاتر موچەی هەیە یاخود داهاتی هەیە بەڵام ئەم زوومە خستنە سەر موچەی پەرلەمانتار هەندێک خەڵک بە نەزانی ئەیکا و هەندێکیشی ئانقەستە بۆ سوکردنی شکۆی پەرلەمانی کوردستان. بەڵێ مامۆستا باز لەوا کرێت کە ئێوە وەکو فراکسیۆنی یەگرتوو کشاونەتەوە لە پەرلەمان ساحەکەتان شۆڵ کردووە بۆ دەسەڵات بۆ یەکێتی و پارتی بە ئارەزوی خۆیان هەر یاسایەکان بوێتی پەڕێن و سوود لەو ببینن کە ئێوە لە پەرلەمانە نەماون. ئێمە بۆ کشاوی نەتەوانێ لەبەر سێ خاڵ کشاوی نەتەوە. یەکەم ماوەی یاسایی و وادەی یاسایی پەرلەمانی کوردستان کۆتایی پێ هاتووە و ئێمە نەدەنگمان بەو یاسایەداوە و پێشنیاز یاسایەکە هاتوۆتە پەرلەمانی کوردستان و بایکۆتی کۆبوونەوەکانیمان کردەوە و پێمان وایە هیچ پاسایەک نیە بۆ درێژکردنەوەی پەرلەمان. دووەم ئەم گرێبەستەی ئێمە لەگەڵ خەڵکا بۆ ماوەی 4 ساڵ بووە. خولی پەرلەمان بە پێی یاسای ژمارەیەکی ساڵی 92 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و هەروەها پێڕە و پرۆگرامی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە پەسەندکراوی خولی چوارەمی پەرلەمانی کوردستانە و لەم خولە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە لەو پێڕەوەشە ماوەی یاسایی خولەکەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان و خولی پەرلەمانی بە 4 ساڵ دەستنیشان کردووە واتە تۆ لە 4 ساڵ و یەک ڕۆژلاتدا پێچوانی یاسا بیتەتوانێت. سێم ویسمان ئەم نەریتە ستۆپێکی پێ بکەین لە مێژووی پەرلەمانی کوردستانە پەرلەمانتارانێک هەبێن بڵێن بەسەر بۆ ئەم درێژکردنەوە نایاسایە چکەمە هەشتمین جارە درێژکردنەوە نەخێر هیچ پاڵپشتێکی یاسایی نیە تەنها ویست و ئیرادەیەکی حیزبی بوو بۆ درێژە پێدانی وەزعی ڕاهین و نە دەستور نە یاسا بەرکارەکانی هەرێم نە پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پشتگیری و پاڵپشتی ئەم درێژکردنەوە ناکەن. لەسەرەوە ساسە ئێمە ئەینا لە گرنگی کاری پەرلەمانی ئەزانین پەرلەمان مڵکی هیچ هێزێکی سیاسی نیە نوێنەرایەتیکردنی گەلە ئەزانین پەرلەمانی کوردستان بەڕاستی ئەتوانی تۆ لەوێ قسەکانی خۆ بکەی ئەتوانی لەوێدا تەشریع بکەی ئەتوانی لەوێ چاودێری حکوومەت بکەی بەڵام بەڕاستی کاتێککە ئەم پەرلەمانە دەست دەبرێت بۆ ئەوەی کە بە شێوەی نایاسایی درێژکرێتەوانێ ئێمە ئەلێرە لە ڕاستیە کە ئەمە قبول ناکەین لە بینی مانەوە لە پەرلەمانێکە بە شێوەیەکی نایاسایی لەگەڵ دەستبەرداربوون لە پۆستەکە دۆممان هەڵبژارد کە پێمان وابوو پێویستە ئێمە دەستبەرداری پەرلەمان ببین و ئەمەش لە پێڕەوە دەستنیشان کراوە چونکە غەیری دەست لە کارکێشانەوە هیچ مەخرەجێکی تر نییە نە لەو یاسایی کە باسم کرد یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نە لە پێڕەوی ناوخۆیان
جگە لە حاڵەتی کشانەوە باسی هیچ حاڵەتێکی تر نەکراواتە شتیوانە بڵێ من هەڵیە پەسێرم بایکۆت بۆ یەک جەلسەیە بایکۆت بۆ کۆبنەوەی لیژنەیەک یان کۆبنەوەی پەرلەمان ئەبێ موبەڕیر و پاساوەکی بڵێ لەبەر ئەم خاڵە من بایکۆتی ئەم کۆبوونەوەیەکەم بایکۆتی کۆبنەوەی ئەم لیژنەیەکەم ئەوەی ئێمە ئاراستە دروستەکە بوو کە لە مادەی 25 پێڕەوی نایخۆی پەرلەمانی کوردستان بڕگەی دووەم داهاتوە. مامۆستا پێتان وایە کە دیو پارتی یاسایەک یان کارێکیان هەبێ بیانەوێت لە پەرلەمانتی پەڕێن و سوود لە نەبوونی بەڕێستان وەرگرن لە فراکسیۆنی یەگرتووە چەند پەرلەمانتارێکی تر وەرگرن لە پەرلەمانە خۆی ینی بڵێ بە ئەزمموی من لەم 9 ساڵەدا ئۆپۆسیۆن ئەگەر نەگەشت بێتە ژماری سولوسی مععتەلیش لە هەندێک یاسایەک توانیویانە نێڵن هەندێک یاسا تێپەڕێت ئەگەر دەسەڵات زۆری نەشبوو بێ ئەوە پەیوەندی بە قووەتی و بەهێزی بەڵگەکانی ئۆپۆسیۆنەوە هەیە بە ئاراستەکردنی ڕایگشتیەوە هەیە بە پاڵپشتی و پشتیوانی جەماوەر و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ڕایگشتیەوە هەیە چەندین یاسامان هەیە چەندین بڕیارمان هەیە ڕامانگرتووە ئەگەر چی ژمارەشمان کە بوو بێ منطقی قسەکردنت و جۆری گوتارەکەت و کاریگەریت لەسەر خەڵک و تەنانەت جاری وایە لەسەر پەرلەمانتارەکانی دەسەڵاتیش ینی هاتۆتە سەر ئەوەی کە پرسەکە چەند گشتیە چەند هەستیارە هەموو ئەمانە تەسیری بووە بۆیە هەندێک پرسێ تێپەڕێنراوە بە زۆرینەوە کەمینە بەڵام هەندێک بابەتی ژێ بەڕاستی ڕاگیراوەکوتم پەیوەندی بەو حاڵەدانوێت کە تۆ چەند بە ئامادەیەوە ئەچێ ناو ئەو کۆبوونەوانە و چەند ڕایگشتی لە پرسەکە ئەگەدارەکەیتوانێت بۆیە لەمە دووە هەر پرسێک بە زۆرینە تێپەڕێنن ئەوە لە ئەستۆی ئەو پەرلەمانتارانەیە کە دەنجیان داوە بۆ درێژکردنەوەی پەرلەمانی کوردستان بە شێوەیەکی نایەسی. مامۆستا توانین جیاوازی بکەین لە نێوان ئەم خولەی پەرلەمان ماوەی ئەم 4 ساڵی ڕابردوو و خولی پێشووی پەرلەمانە من بۆ خۆم بە واقعی لە خولی دوو خولە ئەندامم و لە خولی پێشوو شابووم و دیراسی هەر 5 خولەکەی پەرلەمانم کردووە پێم وا بووە کە خولی پێشوو کە لەگەڵ ئەوەی نزیکەی 2 ساڵ پەرلەمانی پاکی کەوت لەم خولەی ئێستا باشتر بوو بۆ باشتر بوو لەبەرەوەی هەم تەشریع باشتر بوو پرۆسەی دەرکردنی تەشریع و یاسا و هەم چاودێریکردنی حکوومەت و هەم کارایی ناو پەرلەمان بەداخەوە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان خراپترین خولەکانی پەرلەمانی کوردستان بوو یعنی ئێمە کەمترین یاسامان دەرکردووە کەمترین کۆبوونەوەی پەرلەمانی کوردستانی ئێستانی مانگێک زیاترە بەس پاساوەکەم پێ بڵێ پەرلەمان بۆ کۆبوون نابێتوانێت جاری وا هەبووە بە 3 مانگ بە 2 مانگ لەسەر شتێکی بابەتێکی زۆر بچووک لەسەر کێشە و خلافێکی نێوان دوو حیزبەکەی دەسەڵات هەند جاری وا هەبووە هیچ پاساوێک نەبووە بەڵام نەمانەزانی بۆ پەرلەمان کۆ نابێتوانێت یعنی کەمترین چاودێری حکوومەتیشی تیاکرا ڕاستە وەزیرەکان هاتوون بە ژمارە بەڵام هیچ وەزیرێک متمانی لێ نەسەنراوەتەوە لە کاتێکا ئەم هەموو گەندەڵیە هەیە ئەم هەموو نادادیە هەیە ئەم هەموو گرفت و کێشانە هەیە کە کەڵەکە بۆ لە وڵاتە یەک جار سەرۆکی حکوومەت هاتەوە ئەویش کردی بەهات ئامادەبوونی خۆی لەسەر بانگهێشتی لەسەر داوای خۆی هات ئێمە پرساندنمان بۆ کردبوو بۆ سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لەگەڵ وەزیرەکان بەڵام ئەو کردی لەسەر داوای خۆی کە هات کە ئەوەش نەتوانرا لە ڕاستیانی کە پرساندنی بۆ بکرێ واتە بەم هەموو قەیرانەوە کە ئەم حکوومەتە کابینی نوێم ئەتوانم بەڵام خراپترین کابینی حکوومەتی هەرێمی کوردستانە چونکە کێشەکانی زیاتر کرد و لێک دوورکەوتنەوەی نێوان دەسەڵاتیشی زیاتر کرد و دوو ئیدارەیەشی زیاتر تۆخ کرد دەوانێ منەوە بە بەڵگەوە پێتەڵێم و مەودای ئازادی ڕادەربڕین و ئازادی تاکە کەسیشی کەمتر کردوانێت چەندین چالاکوان لە ناو کونجی زیندانەکان تون کراون هەم خزمەت گوزاری و خەدەماتەکان هاتە دواوە لەم خولەدا ئەوە پرسی دواکەوتنی موچە و ئەو ستەمەی لە فەرمانبەرانە کرێ لە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران کۆمەڵە کێشەی کەڵەکەبووی زۆرن بەداخەوە پەرلەمان لە ئاستی ئەویان نەبوو کە لێپرسینەوە لەم حکوومەتە بکوە چاودێرێکی ورد و توندی بکە. بەڵێ مامۆستایەوە پێشتر هاوپەیمانیەکتان هەبوو بە هاوپەیمانی چوونە پەرلەمانی کوردستان وەکو فراکسیۆنی یەگرتوو بەکشانەوەتان هاوپەیمانەکەتان ئاگادارە یان لەلایەن هاوپەیمانەکەتانەوە شوێنتان ئەگیرێتەوە یان چ ڕێکەوتنێکتان هەیە لەگەڵ هاوپەیمانەکەتانە کاتێک کە ئێوە لە پەرلەمانی کوردستان کشاونەتەوە ڕاستی دەوێت دوای ئەوەی کە ئەنجامی دەنگەکان ئاشکرا بوو لە لیستی بەرەو ئیسلاح کە ئێمە بەو لیستە چوینە ناو پەرلەمانی کوردستانەوە کە لە 3 هێزبێک هاتبوو یەکگرتووی ئیسلامی کوردستان بزوتنەوەی ئیسلامی بزافی گەشەی دکتۆر محەممەد بازیانی لەو کاتەوە هیچ هەماهەنگی و تەنسیقێک نەماوە دوای ئەوەی کە ئێمە بووینە پەرلەمانتار و سوێنی یاساییمان خوارد
ولا ئێستاشا کە ئێمە دەستمان لە کات کێشایەوە ئەوە بڕیارێکی سەرکردایەتی و فراکسیۆنی یەکگرتوو بوو هیچ پرسێکمان بەو دوو هێزەی تر نەکردووە وە لە داهاتووشان من نازانم کە هەماهەنگیەکەن ڕاوێژەکەن بەڵام بە پێی یاسا ئەوان ئەتوانن شوێنەکانی ئێمە پڕکەنەوانێ چونکە پەرلەمان نووسراوەکە بۆ کۆمیسیۆن کە بە پێی ڕیزبەندیەکەش کە ئەندامانی یەکگرتوو نایەن ئەندامانی بزوتنەوەی ئیسلامی ئێستا کە دوو باڵن هەردووچیان ناویان بزوتنەوەی ئیسلامیە ئەتوان شوێنەکانی ئێمە بە پیاسا پڕکەنەوە ئەگەر بیانێ خۆیان ئەگەرەوە پێتان وایە ئەوەی بیستوشمانە بڕیارە سەرکردایەتیەکانیان هی هەردوو ئەو حیزبەی کە ناویان بزوتنەوەیە بڕیارە کۆبنەوە بکەن و بڕیاری خۆیان بن لەو بارەوە ئاماژەکان بەرەو ئەوە ڕۆن کە ئەو شوێنانە پڕکەنەوە ئەتوانین لە ئێستاەوە بە پەرلەمانی کوردستان لەمڕۆکە کۆتا وادەی پەرلەمانی کوردستان بوو بە شێوەیەکی یاسایی لە ئێستا بەدووە بە پەرلەمان بڵێن چی پەرلەمانی ماوە بە درێژکراوە یان بە پەرلەمانتارەکان چی بڵێن خۆی نەک پەرلەمان ینی حەزەکەم ئێوەکو ڕاگەاندن زوومەکەشتان لەسەر دوو مؤسسەکەی تریش بێ سەرۆکایەتی هەرێمیش لەمە دووە لەم ڕۆ ماوە بەسەرچووە و حکوومەتیش بە هەمان شێوە ماوە بەسەرچووی ماوە بۆ درێژکراوەیە و پەرلەمانیش لە ئەم ڕۆکەوێتە ئەبێ بە حکوومەت پەرلەمانێکی ماوە بەسەرچوو هەر سێ مؤسسەکە و بەداخەوە هەندێک دەستەی تریشمان هەیە کۆمیسیۆنیش بە هەمان شێوەیە لە ڕاستیە کە ئەویش هەر ماوە بەسەرچووە ئەمانە هەموو کێشەن لە ڕاستیە کە بۆ لە هەرێمێکی چوار پارێزگایی 6 ملیۆن کەسی کە تا ڕادەیەک بەرپرسادی هەرێم کەیەتە سەرپرسی نەوت و هەناردەکردنی نەوتخوان وەکو دەوڵەت نیشانەدەن کێتە سەر پێشوازی لە گەشتیار و برعەرەبەکانمان لە باشوور و ناوەڕاستی عێران خۆیان وەکو منتیقەیەکی ئامین و گەشە سندون نیشانەدەن بە بەشە ئەوروپاکەی عێراق لە قەڵەمەدرێ هەرێمی کوردستان بە حسابی خۆی ئەیان کرد بە دووبەی باشە بۆ لەم حاڵەتانەدا ئەم ئیدعا و بانگەشان ناکەن بەڵام بۆ جورئەتیان نەبوو هەڵبژارنێک لە کاتی خۆیان بکەن لە چوار پارێزگایە کە لە کاتێکامە وەکو عێراق نە کێشەی مەزهەبیمان هەیە نە کێشەی تیرۆرمان هەیە وەکو باسم کرد هیچ گرفتێک نەبوو بۆیە بە دڵنیاییەوە ئەمڕۆ هەر سێ سەرۆکایەتەکەی پەرلەمانیش و هەروەها حکوومەتیش و سەرۆکایەتی هەرێمیش ئەبن بە ماوە بەسەرچوو کەواتە پەرلەمانتاران ئەوەترێت ئەندام پەرلەمانی خولی پێشوو یان من ینی شایەتیەکە دەم کە بەشێکی زۆری خوشکان و برایان و هاوپیشەکانم لە پەرلەمانتارانی دەسەڵات ئەوانیش نیگەران بەرامبەر بەم دۆخە بەڵام ناچار بوون کە ئاراستە و تەوجیهی حیزبەکانیان جێبەجێ بکەن ئەگینە لەمە دواگەر ئیشیش بکەن بە نابەدڵی ئیشەکەن چکە پاساو نییە مبەڕیر نییە لە ڕاستیە تەنها ئەوەیە خواستی حیزبەکانیان جێبەجێ کردووە ئەگینە ئەوانیش من پێم وابوو پێیان خۆش بوو کە خولەکە لە کاتی خۆیان کۆتایی پێبێ و هەڵبژاردنێکی تر بکرایە نەک بەم شێوەیە بکەونەبەر تانە و تەشەر و نەشتەری کۆمەلگا و ڕۆشنبیران و ئازادی خوازان کە هەمووشیان حەقی خۆیانە چونکە وەکو باسمان کرد هیچ بیانوویەک نەبوو بۆ درێژکردنەوەی خولی پەرلەمان. ئەمێ نمونەکە لەسەر بەڕێز وەگرم کەواتە کەوتمان مامەستا ئەبوو بەکر هەڵەدنی بڵین چی؟ ئێمە بە فەرمی دەست لە کارکێشانەوەمان پێشکەش کردووە بە پێی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان مادەی 25 بەڕگەی 2 دەبێت لە ماوەی 30 ڕۆژدا بخرێتە ناو کارنامەی نزیکترین دانیشتنی پەرلەمانی کوردستانەوە و پێویستی بە دەنجی زۆرینەی ئامادەبوانی پەرلەمان هەیە واتە پەرلەمانتار منیش ئێمەش ئەم پێنجە و خات و شایان عسکەریش و پێشتریش دوکتۆر کاظم هەتاوەکو دەنگی زۆرینەی ئامادەبوانی پەرلەمانێنین و دەست لە کارکێشانەوەکەمان ڕەزامەندی لەسەر نەدرێ هەر ئەندام پەرلەمانین وەکو ناو بەڵام ئێمە بۆ زانیاری جەنابەت وەکو فراکسیۆنی یەکگرتوو لە ئەمڕۆ بە نووسراوی فەرمی سەرۆکایەتی پەرلەمانمان ئاگادار کردوێتەوە بەشداری کۆبنەوەکانی پەرلەمان ناکەین و بەشداری دانیشتنی لیژنەکان ناکەین تاو بایکۆت تەنانەت ناچینە ناو بینای پەرلەمانی کوردستانیشەوە بایکۆت دەکەین ینی بە هەموو شێوەیەک و چاوەڕێی قبولکردنی دەست لە کارکێشانەوەکەمانین و ئەوە بە ئیرادەی خۆمان بووە واتە هەر هەنگاوێک لەمە دووە پەیوەندی بە سەرۆکایەتی پەرلەمانەوە هەیە لەگەڵ هەموو ڕووداوێکی شای ئێمە قسەی خۆمانە بێت ینی بزانین بەرەنجام و نەتیجەی دەست لە کارکێشانەوەکە چییە بێ ئەخرێتە بەرنامەی کار ناخرێ دەنگی پێ ئەدرێ دەنگی پێ نادرێ دەنگ بە هەندێک ئەدرێ دەنگ بە هەردێک نادرێ
هەر شتێک ببێ ئەمە لە کاتی خۆیان ڕایگشتی لێ ئاگادارەکەینەوە بەڵام گرنگ ئەوێ لەمڕۆ ئێمە بایکۆتی پەرلەمانی کوردستانەکەین بە هەموو شێوەیە. مامۆستا چەند پەرلەمانتارێکە بوون لە فراکسیۆنە جیاوازەکان کە هەڵوێستی زۆرتوندیان هەبوو بەرامبەر سەرۆکایەتی پەرلەمان لە ماوەی ئەم 4 ساڵەدا، بەڵام لە ئێستادا ماونەتەوە هەر یەکە و هۆکارێکی هەیە. یەکێک لە هۆکارەکانیان ئەوەیە کە ساحەکە چۆڵ نەکەن بە تایبەت بۆ یەکێتی و پارتی کە هەر یاسایەکیان ویست لە پەرلەمانە تێپەڕێنن. ڕێی بەڕێستان چێ لەوبارەیەوە؟ ئێمە بڕوامان وابوو خۆزگە هەر 21 پەرلەمانتارەکەی ئۆپۆسیۆن بەیەکەوە هەڵوێستێکی هاوبەشمان ڕاگەیاندایە. ئەگەر بەیەکەوە بۆ نمونە دەستمان لە کار بچێشایەتەوە یان هەر بژاردەیەکی تر بواە پێم وایە کاریگەرەکەی لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوە و هاوپەیمانانیش و کۆمەڵگەی نێودەوڵەتیش زیاترە بوو. بەڵام بە هەر حاڵ کە ئێستا بەم شێوەیە بووە بۆتە هەنگاوی کەسی و هەر فراکسیۆنە بەجیا، یعنی ڕێچکەی تەبیعی بریتە لە دەست لە کارکێشانەوە، چونکە دوو بڕگەکەی تر کۆتایی هاتنی ئەندامەتی بەچی کۆتاییت پێدێ بەوەی کە ئەندام پەرلەمان بمرێ خولەکە تاوەبیان هەڵوەشێتەوە یان بە ڕاپۆرتێکی پزیشکی نەتوانێت کارەکانی خۆی ئەنجامدا. بەرگەی سێمیش با لە دەستدانی ئەندامەتیەکە کە 4 بەرگە پێکاتوە نەمانی شیاوێتی قانونی ئاهلیەتی قانونی ئەگەر تۆمەتبار کرا بە جینایە و جونحەیە کەتنێک یان تاوانێکی ئابڕوبەر لە جەریمەی مەشهودایە گیرا یان بە پێی مادەی 22 کاتێکە لە چەند کۆبوونەوەیکی پەرلەمانە پەرلەمانتار ئامادە نابێت یان یەکێک لەو مەرجانی کە لە یاسای هەڵبژاردنە هەیە لەو پەرلەمانتارەدا نەما بۆ نمونە ئەم 4 بڕگە پێڵێن لە دەستدانی ئەندامەتی. بەڵام ئاراستە ئاساییەکە بریتە لە دەست لە کارکێشانەوە. مامۆستا لە کۆتاییە ڕێی بەڕێزت لەسەر دۆخی هەرێمی کوردستان بەگشتی و ئەدای حکوومەتی هەرێم لە ماوەی ئەم 4 ساڵەیە ئەدای ئەم کابینەیە لە کاتێکا دروشمی کابینەی ئەم کابینەیە چاکسازی بوو پێتان وایە چاکسازی کرابێت و لە ئێستاە بەهێزترین قسەی دەسەڵات و هەردوو هێزی یەکێتی و پارتی باس لە دوو ئیدارەی یەکرێت. ئێوە چی ئەڵێنە سەر دوو ئیدارەی؟ بەداخەوە دۆخی هەرێمی کوردستان لە ناو جێژا و بنبەستێکی سیاسیایە هێزە پێکهێنەرەکانی حکوومەت بە تایبەتی ئەو حیزبەی کە زۆنیان هەیە و هەروەها حکومڕانیان هەیە و ناوچەیەکی حکومڕانیان بەدەستەوەیە بەداخەوە ینی ڕۆژ بە ڕۆژ کێشەکانیان زیاترە بێ و لێک دوورەکەونەوە پارتی وێچێتی و بۆ خۆشت دەزانی ینی گەیشتۆتە ئاستێک کە لەسەر ئاستی مەکتەبی سیاسی یەکتری تۆمەتبارەکەن وەکو خۆیان ئەڵێن هیچ لێگەیشتن و گفتوگۆیەکی ڕاستەوخۆ لە نێوانیاندا نەماوە ئەوە ماوەی چەند هەفتەیەکە تیمی یەکێتی بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانیان کردووە و کێشەکانیان لەسەر ئاستی بەغدا لەسەر ئاستی ناوچەدا بڕاوەکان لەسەر ئاستی ئەمنی و هەواڵگیری لەسەر مەسەلەی ئیستیحقاقاتی ئەم دەڤەرە موچە و خزمەت گوزاریەکان هەموو ئەمانە کێشەی قوڵن کە لە نێوان پارتی وێچێتیا دروست بوون. بۆیە ئاماژەکان پێمانەڵێ کە هەرێمی کوردستان بەداخەوە بەرەو تونەڵێکی تاریکە ڕوا و وەکو هەندێک لە بەرپرسانی هەرێم خۆشی ئاماژەی پێدەن مەوداکانی لێک دوورکەوتنەوە زیاترن لە مەوداک بەرفراوانتر و بەرینترن لە مەوداکانی لێک نزیک بوونەوە و تەنها کۆمەڵگەی نێودەوڵەتیش و هاوپەیمانانی ئەمریکاش وەکو ئەمری واقع مامەڵیان لەگەڵاکەن ئینا دەستیان لەم دوو هێزە شتووە ببن بە هێزێکی دیموکرات و ئەو ئەرک و زەحمەتی کە هاوپەیمانان لە نەوێت و یەکەوە ئەیکێشن لە وڵاتەیە کە بێ بە هەرێمێک کە نموزەجێکی دیموکراسی بێ بەداخەوە تەنانەت نیانتوانی هێزی پێشمەرگەیە بخەنەوە لە ماوەی ئەو 30 ساڵە نیانتوانی دەستورێکی مۆدێرن بۆ هەرێمی کوردستان بنووسرێتەوەنێ نیانتوانی بازگەی نێوان شارەکان هەڵبگرن نیانتوانی دەست هەواڵگیریەکان یەخخەنەوەوانێ هەموو ئەمانە پێمانەڵێت کە ئێستا هاوپەیمانان وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا تەنها وەکو دوو هێزی چەکدار مامەڵە لەگەڵ ئەو دوو هێزەیەکەن کە ماگانە ئەمریکا نزیکەی 20 میلیۆن دۆلارێک سەرفەکات و 46,000 پێشمەرگە موچە وەرەگرێ ئەوەی کە پەیوەندی بە وەزارەتی پێشمەرگە و لیوا هاوبەشەکانەوە هەیە. ئەم حکوومەتەش بەڕاستی لەسەر ئەرزی واقع خراپترین کابینەیە و نەک ئەو ئیدعا و بانگەشەی کرد بۆ چاکسازی هەرنەی کرد بەڵکو ڕۆتین زیاتر بوو کێشە و گرفتی هاوڵاتی زیاتر بوو ئەوە تا هاوڵاتی بۆ خۆ دەزانی لە تەمەنی ئەم کابینەیە بەرمیلێ نەوتی نادرێتە یان بە نرخێکی گرانبەهای درێتە دەستی و زۆربەی هاوڵاتیانی کوردستان بایکۆتی ئەوەشیان کردوانی ئێستا نوێنەرانی پێنجوێن دێنە لای ئێمە خەڵکی پێنجوێن
بەنیاز نین ئەو پارێ ئەو نەوتەوەرگرن چکە بە بڕەپارێکی زۆر بەڕاستی دەیاندرێتیان لەبەرەوە ئەم کابینەیە نەیتوانی چاکسازی بکە و ئیرادەیەکی نەبوو تەنها یاسای چاکسازی لە موچە و ئیمتیازات و خانەنشین و ئەوانی دی تەنانەت ئەوەش تاوەکو ئێستا کە 3 ساڵ بەسەر تەمەنی ئەو کابینەیە تێپەڕیوە بەداخەوە ئەوەش وەکو خۆی جێبەجێ نەکرا ئەوە لە کەتی نەوتگەڕێت لە کەتی مساتەحا بگەڕێت لە کەتی دەرمان بگەڕێت لە بوارەکانی تر و دەواازە سنووریەکان تەنانەت ینی هەر هێزە لە دەواازە سنووریەکانەوە داهاتی خۆی بەجیا ئەبا و چەندین هێزی چەکدار لە دەواازە سنووریەکان هەن تەنانەت لە ناو حیزبەکانیشا چەندین هێزی جودا هەیە چونکە هێزەکان متمانیان بە یەکتر نیە و هەر کەسە داهات بۆ خۆی کۆکاتەوانێ لەبەرەوە من پێم وایە خراپترین کابینە لە تەمەنی حکوومەتی هەرێمی کوردستانە کابینەی نوێم بوو. سوپاس بۆ مامۆستا ئەبوبەکر هەڵەدنی ئەندامی دەستەکارکێشەوەی پەرلەمانی کوردستان. سوپاس بۆ بینەرانی شارپرێس کە بینەرمان بوون هیوای کاتێکی خۆشتان بۆ خوازم.